ئێمە لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی لە هێلە گشتیەکانی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاندرەوە. ئێمەش وەکو وەزارەتی بازرگانی و پیشەسازی بەرنامەمان ئەوەیە هەموو کار ئاسانیەک بکەین بۆ ڕاکێشانی کۆمپانیا گەورەکانی وڵاتان بۆ ئەوەی بێن لقەکانیان لە هەرێمی کوردستان بکەنەوە ئەلێرا بە ئینتاجی ئەو بەرهەمانی خۆیان بکەن کە هەیەە. یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی بازرگانی و وەزارەتی کشت و کاڵ ئەوەیە کە ئێمە پەرە بە بەرهەمی ناوخۆیی بدەین بەوەی کە پێداویستەکانیان بۆ دابینکەین بەوەی کە کار ئاسانیان بۆ بکەین.